شارەزا دارایی و ئابووری خاتوو گوڵاڵە سدیق ji سلێمانی دڵگەلمەوە مێزیدە ترگوت و بێژ بکن ئەف دەرفەتên هەیی لە پێش ئافرەتان بتایبەت و هێزا کارا و بەشداریە وان تێدا گوڵاڵەخان دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە و ئەفروژەلوەژی پیرۆز بە یاکو ئەم دبینین بەگشتی هۆن دبینن بەشداریە ژنان حتا نەها لەگەڵ ئەو پشتەوانیان بوان تێنەکردن و ئەو پشتەوانیا خوا دکن حتا ڕادەیەکی دکارین بێژین گەهشتینە چه ئاستەکێ چه مایە ئەم بگەهینێ ji aliyê بەشداریە ژنان di hêza kar de di pêşxistina aboriya welat. سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان و پیرۆزبایی ڕۆژی 8 مارس لە سەرجەم ژنانی جیهان و ژنانی کورد بە تایبەتی یەکەم لە ڕاستیدا هەرێمی کوردستان وەکو هەموو نەتەوەکانی تر بەدر نییە لە ژنانی بەهێز کە لە چەندین وارە ژنی بەهێز لە هەرێمی کوردستانە هەبووە چ لە سەدەکانی ڕابردوو بێ وەکو خانزادی میری سۆران یا وەکو مەستوورەی ئەردەڵان یا وەکو عادیلە خانم یا وەکو حەفسەخانی نەقیب یان ئەم لە سەردەمێکی نزیکە ئەگەر ئێمە بیرمان بێت خاتو هێرۆخان کە ئەمانە ژنانی بەهێز بوون و کە توانیوانە معادلە سیاسیەکان یا معادلە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانە یا لە ناوچەی ئەم هەناوچەی کە کوردستانی گەورە چکە لە سەردەمانی کۆنا ئەم سنوورانە نەبووە توانیوانە معادلەکان بگۆڕن لە ڕاستیدا لە ڕووی ئابووریەوە ئێمە هەتاوەکو ئێستا ژنێکی بەهێزی یانی ژنانێکی بەهێزی وامان نەبووە کە بتوانن کە هاوکێشە ئابووریەکان بگۆڕن چۆن توانیوانە هاوکێشە کۆمەڵاتی و سیاسەکان بگۆڕن ئێمە پێویستیمان بە ژنانێکە بێ کە بۆ لە مەولارەکە بچی دەگەڕێنەوە گوڵاڵە خەنکەتاوە ئێستا نیمانە بە بڕوای ئێوە سەرەتا من ئەمێ باسیەوە بکەم ئێمە چەندین ژنمان هەیە لە بازرگانی بچووکەوە دەستیان پێکردووە بەهۆی بە حکمی ئەوەی کە لە ساڵانەی دواییە کە هەلی دامەزراندن کەم بۆتەوە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دەبینین چەندین کچان یا ژنان بە ئیشێک یا بەکارێکی بچووکی خۆیانەوە خەریکن و توانیوانە هەندێکیان توانیوانە کە چەندین هەلیکار دروستکەن بەڵام وەکو لەسەر ئاستی ئەوەی کە ئێمە ژنانێکی ئابووری بەهێزمان نەبووە ئێمە من زیاتر لێرەیە لە ناوچەکەشانێک تەنها لە هەرێمی کوردستانە ئەیگەڕێنمەوە بۆ کللتور یعنی ئێمە کللتورەکەمان تاوکو ئێستا هەم لە ڕووی لەسەر ئاستی دەوڵەت هەم لە سەر ئاستی ئیدارە هەم لە سەر ئاستی خێزانەکان نەیان توانیوە کە ئەو پارە و سەرمایە کە هەیەە بیخەنە ژێردەستی ئافرەتەکانەوە مەعەلعیلم بە لێکۆڵینەوە سەلمێنراوە کە ئافرەتەکان لە ڕیا ژنان لە ڕووی دەستپاکیەوە کەمترین گەندەڵیان هەیە و لە ڕووی ئیدارەدانیشەوە زیاتر دڵسۆزترن لە کارەکانیان هیچیان کەمتر نییە لە پیاوان بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەو فرسەتەیە لە هەرێمی کوردستانە ئێمە کە هاوڵاتیەکی هاونیشتمانێکی هەرێمی کوردستانین ئەو فرسەتە نەرەخساوە کەواتە گوڵاڵە خان چارەسەری چییە بۆ دوو خەکی ئاوا کە ئەو جورە ژنانەمان هەبەیان زیاتر بن قوربان ئێمە من ئەگەر لێرەوە گلەیەک بکەم لەوانەی کە ساڵانە بڵێن ئەو ڕێوڕسمانەیان ئەو مەراسیمانە ڕێگەخەنە هەندێک ژن خەڵات دەکرێ من هیوادار بووم کە ئەو ژنانە خەڵات بکرێن کە لەسەر پێی خۆیان وەستاون بەبێ دەست لە پشتدانی هیچ کەسێک هاتوونەتە پێشەوە چونکە ئێمە لە مجتەمەعێکە ئەژین ئەتاوەکو کەسێک دەستنیشانت نەکایە لە کەسێکەوە نزیک نەبی مەهماکان ئەگەر کارێکی زۆر سەرکەوتوشی هەبێت بوارەکەت بۆ ناڕەخسێ یا دەستی هەر هاوکاری بۆ درێژ ناکرێم چەندینە ئافرەت و کچی گەنجمان هەیە کە بزنسی بچووکیان هەیە بەڵام خەڵاتەکان کە ئەبینێن ئەدرێن بەو کەسانەی کە کەسێک لە بەهۆی کەسێکەوە مەحسوبێت و منسوبەتی تیا ڕەچاو کراوە لێرەشان من ئەمە بە هەمان شێوە بۆ ئەوە ئەگەڕێنمەوە کە بەهۆی ئەو مەحسوبێت و منسوبێتانەوە هەیە چەندین ئافرەتی بەتوانە تەهمیش کراون و چەندین ئافرەتی بەتوانە کە ئەتوانن کارێکی فراوان بکەن نەتواندراوە ئیستیفادا لەو هێزا یا لەو دەستە بکەن کە بتوانێت کە دەستگرۆیەک بێت یان ڕێنیشاندەرێک بێت یان دەستێک بێت دەستی بگرێت و بەرەو پێشەوە بڕات چونکە ئێمە بیرمان نەچێت بەهۆی ئەو
پرۆژە یان ئەو یاسایانەی کە هەیە ئێمە یاسای قەرز پێویستە بدرێ بەو ئافرەتانە و پێویستە لە پەرلەمانی کوردستانە یاسای وادا بنرێت کە لە ڕێی بانکەکانەوە هەر ئافرەتێک یا هەر ژنێک توانایی کارکردنی هەبێ بتوانرێ قەرزێکی ئەو تۆی پێ بدرێ بۆ ئەوەی لە ناو کارێکی خۆی بدۆزێتەوە هەر هیچ نەبێ لەم دۆخە چەق بەستوی ئابووری کوردستانە بتوانێت کە پێشەنگێک بێت یا بتوانێت کە کارێکی وا بکات کە چەندین هەلی کار بۆ چەندین خانمی تر بڕەخسێنێ لە ڕێگەی ئەو پرۆژانەوە هەموو پرۆژێکیش لە کارێکی بچووکەوە دەستپێکە وردە تۆ هەتاوەکو داهاتێکی ئەو تۆت نەبێ یان هەتاوەکو سەرمایەکی ئەو تۆ دەبێ ناتوانانی فراوان بوون لەو کارەیە بکەی کە هەتا مەهماکان ئەگەر سەلیقەت هەبێ مەهماکان ئەگەر ئەفکاری جوانیشت هەبێت. گوڵاڵەخان هۆکاری ئەمە تاوەکو چەند بۆ خودی خانمان دەگەڕێنیەوە ئەوان تاوەکو چەند پێویستە هاوکاری خۆیان بکەن زیاتر خۆیان پێش بخەن زیاتر ئیشی خۆیان نیشان بدەن تاوەکو بتوانن زیاتر شوێن پەنجەی دەستیان دیار بێت و کاریگەرتر بن. من قەنەعەتم بەوە نی لێرەدا ئافرەتەکانمان بڵێن کەم تەرخەم بوو بێتن چونکە ئەگەر بێت و ڕۆژانە بەناو کوچۆ کۆڵانەکان نەمە بەستم گوڵاڵەخان لەوانەیە هەندێک کەسە بنمەنوبوونە پێشتر بیستومانە چاومان پێکەوتووە خۆیان لەوانەیە بە هەندێک هۆکار بێتن خۆیان لە ناو زاویەیەکدا حەسر کرد بێتن نەیانتوانێ بێتن وەکو پێویست خۆیان نیشان بدەن ئیشی خۆیان نیشان بدەن. قوربان ئێستا من لێرەدا هاوڕای جەنابت نیم چونکە ئێمە لێرەدا چەندین ئافرەتمان هەیە ئێستا هاتوونتە ناو کایەکەوە و بۆ چاوەڕوانی دامەزراندن نین ئەگەر هەبێت و تەنها وەکو فرۆشیارێکیش لە مۆڵەکانە یا لە ناو بازاڕەکانە کار بکەن بەڵام ئەمە دووبارە ئیگەڕێنمەوە بۆ لایەنە کۆمەڵایەتەکە و بۆ لایەنە بۆ نمونە سیاسەکە بەداخۆ ئێمە بەهۆی ئەو قەیرانانەی بەسەرمانە هاتووە نەمانتوانیەوە کە پرۆژەی یان قەرزی بچووک بدەین بە خانمان یا بە نەک خانم یعنی بە هاوڵاتیان بەگشتی و خانمان بە تایبەتیوە لە لایەکی تریشەوە لە ڕۆ کۆمەڵایەتەکەوە باوکێک یان خێزانێک ئامادەیی تیا هەیە پارەکەی یان سەرمایەک بۆ کوڕەکەی بنێ بە یەکەوە کە دوکانێکی بۆ دروستکات یان هەلێکی کاری بۆ دروستکە بەڵام ئامادەیەتیان نییە کە بۆ کچەکەی ئەم هەلە کارە دروستکە ئەوە کەم تەرخەمەکە لەو چوارچێوەیە کە بۆی دروستکراوە ئەگینا کەم تەرخەمێکە یان خەمساردەکە لە خودی مێینەکە خۆی نییە. ئەمە بەسم ئەو هۆکارانە ویستم لە زمانی بەڕێستانەوە بزانین خۆیان ژنانیش هەوڵ بدەن زیاتر ئەو هۆکارانەش هاوکار بن کە نەهێڵن لەوانە بوونمونەکە باست کرد باوک ئەو فەرق و جیاوازیە دروست دەکات. سوپاست دەکەم گوڵاڵە سدیق شارازای دارایی و ئابووری لە سلێمانیەوە لەگەڵ سپاس.